خۆشەویستان ڕوو دەکەم ئەو کەسانەی کە دایک و باوکیان لە ژیانە ماون. ڕوو دەکەمە ئێوە خوشکە بە ڕێزەکانم، برا بە ڕێزەکانم، هەتا دایک و باوکتان ماوە خزمەتیان کەن، هەتا دایک و باوکتان ماوە ڕێزیان هێ بگرن. بەڵام کاتێک کە ئەوانتان لە دەستدا، ئەو کاتە پەشیمان بوونەوە سوودی نییە، ئەو کاتە خەفەت خواردن و ئاخەڵ کێشان سوودی نییە. خوای گەورە فەرمێ وەصاحبهما فی الدنیا معروفە، لە دنیادا لەگەڵ ئەوانە چاک بن، هیچ کاتی ئامادەمە لەبەر خاتری هیچ کەسێک، نە لەبەر خاتری دنیا، نە لەبەر خاتری خێزانە، نە لەبەر خاتری منداڵت، نە لەبەر خاتری هیچ شتێک ئامادە نەبی لەبەر خاتی تەما هێشتێ دڵی دایک و باوکت بێشێنی. هەر کاتی ئەو دوو ئاڵتونە لە دەستدا، یایکیانە لە دەستدا، ئەو کاتە ئەزانی ژیان چییە. بۆی دایک و باوک قەڵایەکی بەهێزن بۆ تۆ. ئەگەر تۆ ئەو قەڵایەت لە دەست بدەی، بێگومان دەڕوخی ئەگەر خوا یارمەتیت نەدا. بۆی ئینشاڵڵا توش هەتا لە دنیادا ماون ڕێزیان لێ بگرە، حرمەتیان لێ بگرە، بێڕێزی بەرامبریان مەکە. فەلا تەقل لەهما ئوف، خوای گەورە دەفەرمێ ئۆف لە دەستیان مەکە، قەت نەڵێ ئۆف دایە ئۆف باوە. بۆیە زۆرێک لە پیاوچاکان ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەبێ کاتێک کە دایکیان یا باوکیان دەمرد دەستیانە کرد بە گریان، دەیان فەرموو دەرگایەک لە دەرگاکان کە بۆ چوونە بە هەشتی ئێمە بوو لە دەستماندا. دایک و باوکت دێت ڕازی بن. پێغەمبەری خوا فەرمێت صلی الله علیه وسلم ڕازیبوونی خوای گەورە لەگەڵ ڕازیبوونی دایک و باوکایە، تووڕەبوونی خوایش لەگەڵ تووڕەبوونی دایک و باوکایە کاتێک دایک و باوکت لەسەر حەق بن. بۆی هەتا ماوە لە دنیا ڕێزیان لێ بگرن. کاتێک کە لە دەستیانتدا، ئەو کاتە بەڕاستی پەشیمان دەبیتەوە، ئەو کاتە ئەسەف دەخۆی، ئەو کاتێک کە ئەڕۆیتە سەر قەبرەکانی دایک و باوکت یا هەر کەسێکان کە مردوونە، ئەگەر یەک بێ ڕێزێکت بەرامبەریان کردبێ، سوێن بەخوا هەزار جار پەشیمان دەبیت، هەزار جار ئەسەفی بۆ دەخۆی. بۆیە ئەو کەسێک کە لەگەڵ دایک و باوکە چاک بۆ دڵخۆشە، بە سەربەزیە ڕاتە سەر قەبرەکەی باوکی، سەر قەبرەکەی دایکی سەربەرزە. بەڵام هەندێک کەسێک بە شەرمەزاری و ڕوڕەشیەوە چنە سەر قەبرەی دایک و باوکیان، چونکە لە دنیادا عەزیەتی دایک و باوکی خۆیان داوە، بێڕێزیان بەرامبەر دایک و باوکی خۆیان کردووە. بۆیە هەتا ماوە لەگەڵانە چاک بن. هەموو جاری ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێت دەهاتەوە بۆ لای دایکی دەفەرموو سەلامی خوای پەروەردگار لەسەر بێت دایکیان، خوای گەورە ڕەحمت لێ بکە، خوای گەورە لێت خۆش بێ هەروەکو چۆن بە منداڵی ڕەحمت بە من کردی. دایکیان بۆیە پێویستە ڕێزیان لێ بگرن هەتا لە ژیاندا ماون. بەڵام کاتێک کە لە دەستیانە دەی، هەوڵدە سەربەرز بە. هەر کەسێکیش وەڵڵاهی ئەوە عقوبەی خوایە، بەپێی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو کەسێک کە لەگەڵ دایک و باوکیان خراپە، هەتا ئەماوە کردوەتەنی خۆشی لە خۆی نابینێ، هەتا ئەماوە بە ڕسوایی دەشی، چونکە لە دنیادا بەرامبەر دایک و باوکی خۆی خراپەی کرد، چونکە بێڕێزی بەرامبەر دایک و باوکی خۆی کرد. بۆی هەتا دایک و باوکتان ماوە ڕێزیان لێ بگرن، لەبەر تەماح، لەبەر دنیا، لەبەر خاتری ئەوەی کە ئەگەر زڵمێکیشان دێت کرد دڵت لایەن نەئێشێ، ڕێزیان لێ بگرە. ئەوان دایک و باوکی تۆن هێڵی سوورن، ئەوە خوشکی تۆ برای تۆ نییە بتوانانی هەندێک شتێ بەرامبەریان بکەیت. دایک و باوک هێڵی سوورە، هەتا ماون ڕێزیان لێ بگرن. تکام وایە لیان بێزار مەبن، چونکە هۆکارێکن بۆ چوونە بە هەشتی تۆ پشتیوانی خوا. بۆی ئینشاڵڵا ئاگاتان لیان بێ ئامانەتی ئێوە دایک و باوکتان ڕێزیان لێ بگرن. ئێستا کاتێک کە کەسێک لە ئێمە کە باوکمان مردووە خوای گەورە لێی خۆش بێ، دەزانی باوک چییە، دەزانین چی قەڵایەکمان لە دەست داوە. ئەوانەی باوکیان هەیە نازانن بەو شێوەیە، ئەوانەی کە دایکیان مردووە دەزانن دایک چی قەڵایەکە بۆ ئەوان، چی پشتیوانێکە بۆیان بە پشتیوانی خوا. هەتا ماوە ڕێزیان لێ بگرن. سوێن بەخوا هەر لە ڕۆژی مردنیا ئەوانە پەشیمان دەبیتەوە لە هەموو بێڕێزیەک، لە هەموو هەڵەیەک، لە هەموو تاوانە بەرامبەر ئەوان کردوتە. بەڵام هەتا ماون پەشیمان بەرەوە، دەستیان ماچکە، گەردنی خۆتیان پێ ئازاکە، ڕێزیان لێ بگرە، ڕێزی ئەوان بخە پێش هەموو شتێکەوە. ئەو کاتە ئینشاڵڵا لە دنیا و قیامەتەوە سەربەرزی، سەرفرازی، چونکە ڕێزت لە کەسێک گرتووە فەرمانی خۆ پێغەمبەری خوای لەسەرە صلی الله علیه وسلم کە ڕێزیان لێ بگیرێ. بۆی ئینشاڵڵا لەگەڵیانە چاک بن، بۆی ئینشاڵڵا ئەوانیش بە پشتیوانی خوا لێت ڕازی بن و گردنت ئازا بکەن، دوعای خێرە بەردەوام بکەن، چونکە دوعای ئەوان قبوڵە ئینشاڵڵا. ئەوان لەبیر مەکە ئینشاڵڵا، هیچ کاتێ لەبیریان مەکەن، ئاگاداریان بن.
ئینشاڵڵا بەختەوەردەبن بە پشتیوانی خۆی گەورە.